پانێڵێک لە ژێرناونیشانی ئاڵنگاری و تەکنیکەکانی هێنانی ئۆتۆمبیلی کارەبایی بۆ هەرێمی کوردستان یەکێک لەوانەیە کە بە تەکید لە ئێستاە خەڵکانێکی زۆر ڕوویان لە هێنانی ئۆتۆمبیلی کارەبایی کردوتەوە بەبێ هیچ ڕیسێرچێک بەبێ هیچ توێژینەوەیەک بۆچی چکە ڕاستە ئێمە لە ئێستا لە سەرەتای هێنانی هەر شتێکە کێشەمان لەگەڵی نابێت بەڵام ئەگەر بیر لە داهاتوو بکەین و بیر لە 5 ساڵ لە 10 ساڵی داهاتوو بکەین و بەتەکید ئەم سیارانە کەونە بۆ نمونە ئەند لایڤەوە تاکەونە حاڵەتێکەوە کە کۆمەڵێ پارچەکانی ناویان لایڤیان تەواو ئەبێ بە تایبەتی پاتریەکانیان ڕاستە لە ئێستا سیارەکان بە شێوەیەکی بێکەموکوڕی لەسەر جادەکان یاخود لەسەر شەقامەکان ئاڕاستە ئەکرێن بەڵام تۆ بیلۆ بکەرەوە 5 ساڵی تر 10 ساڵی تر کاتێک کە پاتریەکە گەیشتە ئەند لایڤ چی ڕوئەدا بۆچیش کە ئێستا گەر سەیری لە کوردستانە ئێمە سرویسێکی وامان نییە کە لە بواری پاتری سیارەیە بکە ڕاستە کۆمەڵە کۆمپانیای زەخم هەیە کە ئێستایش هەوڵ ئەدەن هیچ لە بواری پاتری سیارەیە بکەن بەڵام ئەمە تا چەندی وەکو بابەتەکانی تر ناکەوێتە حاڵەتی بزنسەوە بۆچیش کە تۆ دیقەت بدەیت لە هەر لە گڵۆپێکەوە سیر بکەی بزنسمانەکانی ئێمە کە ئاچن بۆ چانیا بۆ شوێن وڵاتەکانی تر دیقەت بدە گڵۆب ئەهێنن بە پێی کات ئایا ئەم پاتریانی کە لە ساریان بەپێی کاتن بۆ چکە خۆ دەزانی ئێمە کاتێک کە باسی سیارەکەین باسی ژانی ئینسانەکەن باسی ژانی کەسەکانی سەر ڕێگاوبانەکانەکەین بۆیە ئێمە لە پانێڵەکە گەیشتینەوە ئەنجامەی نەخر لە ئێستا بەم ڕێژە زۆرێک کە ساری کارەبایی هاتوتە کوردستانەوە پێویست نییە و بە تەکیل لە داهاتووە کێشەی گەورەمان بۆ دروست دەبێ بۆ جوشکێمە لە هەرێمی کوردستانە 3 کێشەی گەورەمان هەیە کێشەی یەکەمیان کێشەی کۆستە بۆچی چکە ئێمە بیرمان لەوە نەکردوێتەوە گەر پرۆژەی ڕووناکی تەواو لە هەموو کوردستانە بکرێتە باری جێبەجێکردنەوە ئەو کەسانی کە بەکارهێنانی سیاری کارەباین کۆستێکی زۆر سەرڤەکەن بە 2 مەقابل بە 3 مەقابل بە بەنزینەکە سەرفیەکەن تۆ بیرکەرەوە گەر بۆ نمونە تۆ پاترێکی سیارەت بەتری سیارە پێویستی بە 15 بۆ 20 ئەمپێرە و چارجەکەی کاتەکەی پێویستمان بە نزیکەی لە نێوان 15 بۆ 20 سەعاتە ئەگەر ئەمە حساب بکەی بەپێی ئەو پارێکە دانراوە لە حکوومەتەوە بەڵێ کۆستێکی زۆر سەرکرد بابەتێکی تر ئێمە بیئەکەمان ئەم گەرمای و سەرمایەی لە کوردستانە گونجاو نیە بۆ ئەو لایڤی پاتریانی کە دەهێنرێ بۆ کوردستان بۆی حکوومەت دەبێت بیر بکاتەوە بەڵێ بە تەکید دەبێت حکوومەت بیر بکاتەوە لەوەی کە ئەم پاتریانە هێنن دەبێت لەگەڵ ئینڤایرۆمنتی ئێمە لەگەڵ ئاوهەوای ئێمە بگونجێت ڕوونە کاتە ئەمانە هەموو هۆکارێک کە ئێستا بەڵێ ئێمە ئامادەنین بۆ هێنانی ئۆتۆمبیلی کارەبایی یاخو خاڵێکی تری کە زۆر جێگەی مشتمڕی پانێڵەکە بۆ ئەویشەوە ئێمە لە شوێنی سرویسەکان ئەگەر دیقەت بدەین لە ئێستا کەسی ئەکادمیمان نییە بۆچی چکە ئێستا گەر سەیرێکی سیارێ بکەی سیارە لە 2 پارچە پێکات و پارچەیەشان هاردوێریە کە کەسێکی ئاسایی ئەتوانێت ئیشی لەسەر بکات شوێنێکی خراپی ئەتوانێت چاچی کاتە بەڵام تۆ بیرکەرەوە لایانی سۆفتوێریەکەی باشە ئەم کاتە بۆچی چکە لە ئۆتۆمبیلی کارەبایی و ئۆتۆنۆمۆز ڤێکڵە ئێمە سۆفتوێریان زیاتر تەرکیزمان لەسرە ئایا گەر تۆ سۆفتوێری سیارەکە تێکچوو تا چەنێ سێڤیس هەیە لە کوردستانە بۆ چاکردنەوەی سیارەکە بۆیە بە کۆی گشتی قسەکان نەخر لە ئێستا زەرور نییە ئەم جۆرە ڕێژە زۆرەی سیارەی کارەبایی بەڵام ئەتوانرێ بە لیمیتیشن یاخو بە ڕێژەیەکی کەم بهێنرێت و دراسی لەسەر بگرێت تا چەنێ بیئەی ئێمە تا چەنێ پاوەری ئێمە تا چەنێ ئەو کۆستێکە هەیە بە مقارنە لەگەڵ سیارەیەکی بەنزینە بەراوردێکی بکەین کە ئێمە گەیشتینەوەی بەڵێ باشترە سیارەی کارەباییش پێ بکەین لە داهاتووی حکوومەت دەتوانێت بیر لێو بکاتەوە ڕێژەیەکی زۆری سیارە هاوردەی کوردستان بکەین. ئێمە لە کوردستانە 2 گرفتی سەرەکیمان هەیە بۆ ئۆتۆمبیلی کارەبایی گرفتێکیان بوونی شەحنکردنەوەی لەسەر جادەکان کە ئەمە خۆشبەختانە ئاسانە و چارەسەرکردنی ئەتوانی چارەسەر بێت گرفتی دووەم ئەوەیە دروستکردنی کەسانی تەکنیکی بۆ چارەسەرکردنی گرفتەکان ئۆتۆمبیلە کارەبایەکان لە ئاستێکی تەکنۆلۆژیای بەرزان تەکنۆلۆژیای زۆر گرنگیان تیا بەکارهێنرێ هەموو کەسێک ناتوانێت ئیشی لەسەر بکە ئێمە لە کوردستانە ئەبێ کەسانێکی دیاریکرا و ڕاهێنرا و لەم سێڤیسانە بتوان ئیش بکەن کە لە بوارەکە پسپۆڕیان هەبێت چکە ئیشکردن لە بواری کارەبایی ئەگەر شارەزایت نەبێ هۆکاری بۆ تێکچوونی نەک بۆ چاکردنەوەی لەبەر ئەوە ئێستا لە کوردستانی خۆمانە وردە دروستکردنی بەشی ئۆتۆمبیل لە بواری ئەکادیمیە کە کەسانی ڕاهێنرا و لە بواری زانستیە دروستەکەن لە پەیمانگای تەکنیکی برایت لە پەیمانگای تەکنیکی دەربەنیخان لە هەولێر بامان شێوە هەمانە ئاین لە ئێستاە گرنگیەک بۆ ئەم بابەتە هەیە وردە ئەم کەسانە وایان لێ دەکە لە شوێنە گشتەکان ئایش بکەن و یەک گرنگیتر هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بیکا بۆ ئەم بابەتە زۆر باش ئەویشەوەیە دانانی کەسانی پسپۆڕ لەو لە شوێنە فەرمیەکانە بۆ نمونە سێڤیسێکی فەرمی هەیە بە بڕوانامەیەکی ئەکادیمی و ئەو کەسە وەربگرێت چکە ئەم کەسە پێشتر ڕاهێنانی تایبەتی کردووە لەسەر بابەتەکە ئەنجا هاتوێت ئەم شوێنە بۆ ئیش بکات ئەمەش قسەیەکی ڕاست ئەمە چێتە بواری بازرگانیەوە لەوانەیە کەسێکیشمان هەبێ
کە کەسێکی ناودار نەبێت سەرەتا ئیشکردنیەتی ماوەیەکی کەمە ئیشی کردووە ئامادە بێ بە $700 و $800 بکە بەڵام بۆ کەسێکە 20 ساڵە لە بوارەکە ئیشەکە خەڵکێکی زۆرەی ناسێ پێویستی بەوە نییە بڵێ منەچم لە سەرڤیسێکی ئۆتۆمبیلایشەکەم شوێنێک بۆ خۆم داهانێم لەبەرەوە قسەکە دوولایانەیە ئێمە ناتوانین بڵێن کەسێک نییە بچێت لە سرویسەکانە ئیش بکات بە $700 مەترسی ئێمە دوو مەترسی سەرەکیمان باس کرد یەکەمیان ئەوەیە کە شەحنکردنەوەیان هەبێت دومیان ئەوەیە کە سێرڤیسێکە بێ بۆ چاکردنەوەیان ئەگەر ئێمە هاتو ئەم دوو دڵنیامان دا بە هاوڵاتیان هیچ گرفتێک لە بەردەم ئۆتۆمبیلانە نیە.